بەڵێ بەڕێزان دیداری ئەم جارەمان لەگەڵ بەڕێز کاک بابەکر گڕەیی ڕۆشنبیر و بەڕێزیان چۆن ڕەتوانە ئەم شەڕ و ئاڵۆزی کە ئێستا لە بینی ئێران و ئیسرائیل هەیە ئایا ئەگەری گواستنەوەی هەیە بۆ سەر وڵاتانی دراوسی هەردوو وڵات؟ بەڵێ سپاس بۆ پرسیارەکەت. ڕاستیەکەی ئەم شەڕێکی ئێستا لە بینی ئیسرائیل و ئێران هەیە، شەڕێکە لە بینی ئایدۆلۆژی و تەکنۆلۆژی. ئێران هەڵگری ئایدۆلۆژیکی تونڕەوی شیعەگەریە کە ئەوە 47 ساڵە بەردەوام لەسەر ئایدۆلۆژی خۆی. ئایدۆلۆژی بۆ معنایی کە کۆمەڵێک پرەنسیپ و بیر باوەڕی هەیە کە پێی وایە بەجێبەجێیان بکە. ئەم باوەڕانە بە دیدی زۆربەی خەڵکی ئەم دنیای غەڵەتن، یعنی چونکە ئەم باوەڕێکە پێ دوایە تۆ شیعیت و 12 ئیمامیت و ئەبێت و ئیسرائیل لەناو بەریت، ئەمانە مەقبوڵ نییە، خەڵک قبوڵی ناکە. لە بینی ئایدۆلۆژیەکی چوارچێوەیەکی بۆ ئایدۆلۆژیەکە داناوە کە ئەوێ لە مەنتەقە جێبەجێکەوە زۆر هەوڵیدا تەبەن لە یەمەن و لە عێراق و لە سووریا و لە شوێنی کامانە جێبەجێکە شکستی خوارد. ئەم ئایدۆلۆژیە تونڕەوە شیعەگەریە شکستی خوارد و لە ڕێگە شکست خواردنە لە حاڵەتی ئێستاژە. لە بەرامبەردا ئیسرائیل وڵاتێکی بچووکە بەڵام خاوەنی تەکنۆلۆژیایەکی ئەجگار پێشکەوتووە کە هەموو وڵاتانی دنیا بە ئەمریکاش پشتیوانی لێکەن. بە دڵنیاییەوە لەم شەڕەدا ئێران سەرکەوتوو نابێت. ئەوەی کە گرنگە ینی بینیمان لە ڕۆژیەکەما ئێران کۆمەڵێک زیانی گەورەی بەرکەوت کە ڕەهبەرەکان و قایدەکان و ئەوانیان لەناو چوون و احتیمالی هەیە 20 سانی جارێکی ئیسرائیلی بداتەوە خەڵکیەکە لەناو بەرەوە و ئیسرائیل توانیوێتی زۆر لەناو خاکی ئێراندا نفوس بکەوە. لە زۆر شوێن گوایە درۆنی داناوە و خەڵکی هەیە و لەناو تاران ڕۆ تەقینەوە بە لەناو تارانە لە ساران تەقانەتەوە. لەبەرەوە لە ئەم ململانەیە نێوان تەکنۆلۆژی پێشکەوتووی جیهانی دوایین پلەی پێشکەوتن لەگەڵ ئایدۆلۆژیەکی دواکەوتووی سەدەکانی ناوەڕاست کە ئایدۆلۆژی شیعەگەریە بەدڵنیاییەوە تەکنۆلۆژیا سەرەکەوێ. بەدڵنیاییەوە من ئەوە ئەڵێم لە بەردەم ئەم میدیای ئێوە. ئەوەی کە سەیرە ئەوەی جێ سەرسوڕمانێک هەڵبەتە ئینسان ناتوانێت پێشبینی تەواوی شتەکان بکە، بەڵام چۆنە تا ئێستا خەڵکی ئێران ڕانەپەڕیون، چۆنە خەڵکی ئێران لەم کاتە هەڵناسن بۆ مافەکانی خۆیان، چۆن ئەوەی کە خەڵکی ئێران ناتوانن بێنە پێشە بۆ ڕوخاندنی ئەم ڕژێمە شتێکی سەیرە بەڕاستی، چونکە فرسەت لەوە باشتر هەڵ ناکەی بۆ خەڵکی ئێران کە بتوانن ڕژێمەکە بڕوخێن و ڕژێمەکە بەلایەکە بکەوێت کە ئازادەکانی خۆیان ئازادی خۆیان و عەدالەتێک بێتە پێشەوە لە وڵاتەکە کە بتوانن ئیسلاحاتی تیا بکەن. ئەوەی کە ئایا ئەم کێشەیە ئەچێتە وڵاتانی تری ناوچەکە؟ بەڵێ بێگومان ئێستا هەرێمی کوردستان بە حکومی لە ئێران نزیکە 1000 کیلۆمەتر دراوسێتیان پێکەوە هەیە. بێگومان مواد لە ئێرانەوە دێ لەم دیوە دەڕوات، ینی لە ڕووی بازرگانیەوە زیانی پێکە هەرێمی کوردستان. ئەوەی کە وڵاتەکانی تر بێگومان سعودی ئەترسێت چونکە گەشەڕەکە فراوان بێ، بێگومان زیانی پێگا. وڵاتانی تری کەنداو هەمیان زیانیان پێگا. عێراق 50-50ە، ینی 150 لەگەڵ ئێرانە 150 لەگەڵ ئەمریکایە. تێماوە تێگیراوە چی بکات چی نەکات لەم بینەدا. ئایا چەکدارەکانی شیعە پەلاماری ئیسرائیل دەدەن یاخۆ لەگەڵ ئێرانە ئەمێننەوە هیچ ناکەن و سکوتەکەن؟ ینی کۆ ئاڵۆزێکی ئەجگار گەورە لە مەنتەقەکە هەیە، لە ناوچەکە هەیە. بەڵام ئەوەی کە بڵێ 100% پێشبینی شتەکان بکە ناکرێ. تەسەوری من وایە شەڕەکە ڕەنگە تا ماوەیەک تر بخایەنێت تا سەری مانگ 20 ڕۆژیکە ئەوە، بەڵام لە سەرنجامدا ئەوەیە کە تەکنۆلۆژی پێشکەوتو سەرەکەوێ و بیر و باوەڕ هەر بیر و باوەڕێک بێ بیر و باوەڕ بە تەنیا بەبێ پشتیوانەیەکی تەکنۆلۆژی سەرکەوتو نابێت. بەڵێ بەڕاستان چۆن لێشیە دەنەوە؟ ئایا وەکو دەبینی زۆرێک لە موشەکەکان بەسەر عێراق تێپەڕەبێ و هەرێمی کوردستانیش بە تایبەتی سنوورێکی دوور و درێژی هەیە لەگەڵ ئێرانە. ئایا ئەمە ئاسایشی خەڵکو و جوگرافیای هەرێمی کوردستان و عێراقی نەبەزاندووە و ناشی خاتە ژێر مەترسیەوە لە بێگومان بەزاندوێتی. بێگومان ئەمە زیانێکی زۆری گەاندە بە خەڵکی ناوچەکە. لە فەلوجە ماڵ ساروخی تێکەوتووە لە کوردستانی هەرێمی کوردستان بە هەمان شێوە، لە کوردستانی ئێران بە هەمان شێوە. بێگومان ینی ئێمە لە ناوچەیەکی شەڕداین. ئێمە دوو زلهێز بۆ معنایی کە ئیسرائیل حساب بکەن بە زلهێز، چونکە ئیسرائیل ئەمریکاشی لەگەڵایە. ئێران وڵاتێکی زلهێزە گەورەی 90 میلیۆن کەسە و شەڕێکی زۆر گەورەی ناوچەکە. بەڕاستی کە تۆ پێمان وابێت ناوچەکە زیان بە عێراق ناگا، زیان بە هەموو لایەک زیان دەکات و زیانی بۆ هەموو جیهان هەیە. نرخی نەوت بەرز بۆتەوە و
ژیانی ئینسانەکان لە خەتەرایە گەشت و گوزار و سەفەرکردن نەماوە لە ناوچەکەدا ینی ژیانی ئەو خەڵکە هەموو ئێستا بۆتە ڕەهینە خەڵک بۆتە ڕەهینە خەڵک بۆتە بارمتە بام بۆ ئەم شەڕەوە بێگومان زیانی زۆری هەیە بەڵام ئەوەی کە تەنها شتێکە گرنگە ئەوەیە کە ئەم شەڕە درێژ ناخانێ ئەمە شەڕێک نییە بڵین هێزی مەشات هێزی بڵین پیادەڕە و بچێتە پێشەوە و عێراق مەسەن بێت ئیسرائیل بگرێ ئیسرائیل بچێ ئێران بگرێ شتیوان نییە ئەمە هەر هێزی شەڕی تەکنۆلۆژیە ئێران ساروخی هەیە و ئیسرائیل ساروخیشی هەیە و تارەشی هەیە و شتی تریشی هەیە لەبەرەوە ینی بێگومان ئەمە ینی شەڕەکە شەڕێکی سەختە قورسە زیانێکی زۆری بناوچەکەی بۆ جیهان هەیە هەموو جیهان ئێستا مەشغوڵە پێوەی سەرقاڵە پێوەی بۆیە گرنگە ئەم شەڕە زوو کۆتایی پێبێ بێگومان و گرنگیشە لە هەمان کاتە خەڵکی ئێران خۆشیان بزان کە فرسەت لەوە باشتر ناکەی بۆ ئەوان کە بێنە سەر جادا و داوا بکەن ئەم حکوومەتە بڕۆخێت و حکوومەتەکە کێشەی بۆ ئەوان دروست کردووە حکوومەتی ئێرانی حکوومەتێکە کە دژی خەڵکێکی خۆشێتی و لەگەڵ بەرژەوەندی خەڵکی ئێران ناکۆکە خەڵکی ئێران شەڕان ناوێ خەڵکی ئێران نایانەوێ خەڵکی ئێران داوان لە حکوومەتەکە نەکردووە ئیسرائیل لەناوبەرێ بەڵام لێرە بەڕێ بە پرسیاری گەورە و گرنگەوەیە ئایا چێ لە پرسراوە لە ژیانی هاوڵاتیانی سڤیل هاوڵاتیانی بەدەنی لە هەردوو وڵات لە وڵاتانی دراوسێ چکاوکو دوجارە بینین کە ئەبینی ژن و مناڵ و خەڵکی پاکەوتە لە میدیاکانەوەیە بینی کە بنە کۆچ و قوربانی ئەم شەڕە وەکێ لە پرسراوە بەرامبەر گیانی هاوڵاتیانی سڤیل ئیسرائیل تا ئێستاڵێ ئێمە لە سڤیلمان نەداوە تا ئێستا ئەوەنەی کە من ئەگەدارم ئیسرائیل هەوڵی داوە لە دەقیق لەو شوێنەدا کە سەرکردەکانی پاسدارانوانەی تیا لە ئێرانە ئێران بە پێچوانە هەوڵی داوە کە ساڕۆخەم بتەقێنێ بۆ ئیسرائیل هەر کەس بەرکەوت گوێ نەداوەتێ لەم شەڕەدا بێگومان خەڵکی سڤیلیش بەرەکەوێت خەڵکی بێتاوانیش شەهید دەبێت دەکوژرێتەوە بێگومان هەموو شەڕێک وایە شەڕی عێراق و ئێران کاتی خۆی 2 ملیۆن کەسی تیاچوو و خەڵکی بێتاوانی تیاچوو شەڕەکانی تری دنیا شەڕەکانی سەدەی 19 و سەدەی 18 هەمووی خەڵکی سڤیل تیاچێ خەڵکی تریشی تیاچێ لەگەڵ خەڵکی عسکەریە لەبەرەوە ئەوەی کە چاوەڕێ بکەن ئەم شەڕە بێ خوێن کۆتایی پێ بێت بێگومان کۆتایی پێ نایە بێگومانە بێ سەردەمدارانی یا سەرکردەکانی یاخۆ هەڵگی سەدرانی ئەم شەڕە چێن لە ئەساسەوە بەڕێی من ئەوانەی ئێران کە دەیانەوێت ئیسرائیل لەناو بچێەوە بۆیان لەناو ناچێ ینی شتێکی مەحاڵە ئەمە ینی هیچ کەس بۆوانی نەوتوە ئیسرائیل لەناو برن ینی کەسی خەڵکی ئێران ئەوانی نەکردوتە نمایندەی خۆی بۆی کە ئیسرائیل لەناو برن ئەم داواکاریە داواکارێکی ناحەقە ناڕەوایە ئەکرێ لە وڵاتانی تری عەرەبی لەگەڵ ئیسرائیل خۆیان گفتوگۆ بکەن و پێک بێن و پێکی شاتوو لە وڵاتانی عەرەبی ئێران خۆی شەڕە فرۆشە بە ئیسرائیل و بێگومان ئیسرائیل خۆش حکوومەتێکی زۆر تند و تیژ و ئەو پەڕی ڕایتی هەیە ئەو پەڕی بڵین ڕاستڕەوی هەیە کە محکومە بە شکست ئەویش حکوومەتەکەی بەڵام وەکو میلەت ینی ملەتێک بۆچی لەناو بچێ یانی ئەمە ناڕەواییە بە بڕای من زۆر سپاسی بەڕێز کاک بەکردڕاییەکەین و بۆ شیکردنەوەکانی لەسەر ئاستی زروفی ئێستا و ئایندا ئیشەڵا تەمەناکەین کە گیانی هاوڵاتیان لە هەر شوێنێکی ئەم گیانە بێ سەلامەت بێ وە کۆتایی بێ بە هەشە ڕووکێشەوە ئاشاوە جێردیەکە لە هەر پارچەیەکی ئەم سەرزەمینە ببێت. زۆر سپاسی بەڕێز کاک بەکردڕاییەکەین بۆ ئەم چاوپێکەوتن دیدارێ و سپاس دەکەین. سپاس.